دوای 5 ڕۆژ لە بەردەوامبوونی وەزارەتی بەرگری تورکیا کۆتایی بە ئۆپراسیۆنی چنگی دووی لە چیایگارە ڕاگەیاند. هەریەک لە سوپای تورک و گەریلاکانی پاکەکە وەک براوەی جەنگەکە ڕاگەیەندراویان بڵاو کردەوە. بەرەبەیانی یەکشەممە خۆلوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا لە میانەی سەردانێکیدا بۆ ناوەندی بەڕێوەبردننی ئۆپراسیۆنی چنگی هەڵۆ لە شێرناخ کۆتایی هاتنی ئۆپراسیۆنەکەی ڕاگەیاند. وەزیری بەرگری تورکیا ئاماژەی بەوە کردووە لە میانەی ئۆپراسیۆنەکەدا 48 گەریلای پاکەکە کوژراون و 2 گەریلاش دەستگیر کراون و زیاتر لە 50 حەشارگە و کۆگای چەک و تەقەمەنی لە ڕێی ئۆپراسیۆنی ئاسمانیەوە تێکشکێنراون. هاوکات کوژرانی 3 سەربازی تورکیا و برینداربوونی 3 دیکەی ڕاگەیاند و ئاماژەی بەوەش کردووە تەرمی 13 وڵاتی تورکیایان لە ئاشکەوتێکدا دۆزیوەتەوە کە بەوتەی ناوبراو لەلایەن گەریلاکانی پاکەکەوە کوژرا بوو. خۆلوسی ئاکار لەگەڵ ئەوەی وەکو سەرکەوتوو وێنای ئۆپراسیۆنی سەر چیایگارەی کردووە دانی بەوەشدا ناوە بەهۆی فراوانی ڕووبەری ناوچەکە و نالەباری ڕەوشی کەژوهەوە ئۆپراسیۆنەکەیان زۆر سەخت بووە. لە بەرامبەریشدا لێدوانەکانی وەزیری جەنگی تورکیا ناوەندی پاراستنی گەل نەپەگە لە ڕاگەیەندراوێکیدا سەرکەوتنی بەرخودانی گارەی ڕاگەیاند و جەختی کردوێتەوە کە لە بەرەبەیانی 14 شوبات بۆی شکسێنانیان سوپای دەوڵەتی تورکیا ناچار بووە لە ناوچەکە بکشێتەوە. ئاوکات لە بارەی لێدوانەکانی وەزیری جەنگی تورکیا سەبارەت بە کوشتنی دیل و هاوڵاتیانی تورک لە ئاشکەوتێکی چیایگارە ناوەندی پاراستنی گەل ڕایگەیاندووە تورکیا هەوڵ دەدا ڕاستیەکان چاوەشە بکات و پاکەکە تاوانبار بکات کە دیلەکانی کوشتووە. نەپەگە ئاماژەی بەوە کردووە ساڵانێکی دوور و درێژە تاوەکو ئێستا بە شێوەیەکی مرۆیی لەگەڵ دیلەکانی شەڕدا مامەڵەیان کردووە وێڕای هێرش و بەردومانە چڕەکانی سوپای تورکیا لە شوێنی پارێزراودا دیلەکانیان ڕاگرتووە. ئەو هێرشە ئاسمانی کە لە ماوەی 4 ڕۆژدا بە شێوەیەکی چڕ لەلایەن سوپای تورکیاوە کرایە سەر کامپی دیلەکان بەمبەستی ئەوە بوو هەموو دیلەکان بکوژن و کەس لێی بە ساغی دەرنەچێت. لای خۆشیەوە وەزارەتی بەرگری تورکیا بڵاوی کردەوە کە لەو حەشارگەی کە تێیدا گەریلاکانی پاکەکە ژمارەیە کەسی مەدەنیان کوشتووە دەست بەسەر ژمارەیەک چەک و بڕێک تەقەمەنیشدا گیراوە. لە گرتەیەکی ڤیدۆیشدا گەریلا تیڤ ڤیدۆی هێرشی سوپای تورکیا بۆ سەر کامپی دیلەکان لە چیایگارە بڵاو کردەوە. لە ڤیدۆکەدا 2 دەرگای ئەو ئەشکەوتانە نیشان دەدرێن کە فڕۆکە جەنگەکانی تورکیا بردومانیان کردووە و هەروە دەنگی گولە دەبیسرێت کە سەربازانی تورکیا هێرش دەکەنە سەر کامپەکە. ئۆپراسیۆنی چنگی دووی تورکیا بۆ سەر گەریلاکانی پاکەکە لە چیایگارە لە باشووری کوردستان ڕۆژی 10 شوبات و بە بەشداری زیاتر لە 40 فڕۆکە و هەلیکۆپتەری جەنگی و سەدان سەربازی ڕاهێنرا و دەستی پێکرد و لە 5ەم ڕۆژی ئۆپراسیۆنەکەشدا لە زاری وەزیری بەرگری وڵاتەکەوە تورکیا کۆتایی هاتنی ئۆپراسیۆنەکەی ڕاگەیاند. بەردومان و هێرشی ئاسمانی و زەمینی سوپای تورکیا بۆ سەر چیایگارە 4 ڕۆژی خاند و لە ڕۆژی یەکەمدا یەکەم پێکدادانی نێوان تورکیا و گەریلا لە گوندی سیانێ ڕوویدا و زیان بە تورکیا گەیەنرا. هەمان ڕۆژ سوپای تورکیا 6 جار هێرشی کردەوە سەر سیانێ و شەڕ و پێکدادان ڕوویدایەوە. لە ڕۆژی یەکەمدا وەزارەتی بەرگری تورکیا ڕێگەیان سەربازیان لە گارە سیانێ دابەزاندووە بەڵام هەپەگەڕەتی کردەوە و ڕێگەیان گەریلاکانیان ڕێگەیان پێ نەداون و ناچاریان کردوون پاشەکشە بکەن. لە ڕۆژی دووەمی ئۆپراسیۆنەکەشدا 6 هێرش بۆ سەر هەرێمی سێداریەی گارە، 5 هێرش بۆ سەر هەرێمی نێرانێ، 9 هێرش و پەلامەر بۆ سەر دەوروبەری گوندی موسەلەکە، بلندبازی و شکفتیان ئەنجام درا. لە ڕۆژی سێمی ئۆپراسیۆنی چنگی دوودا لەلایەن تورکیاوە گوندەکانی چەمشرتێ و سەری چلگێرا و بە سەختیش بردومان کراون. هاوکات سوپای تورکیا گەلی زەندکیان لە بناری چیایگارە و چیای خێرەیان لە سنووری شارۆچکەی قەسرۆک و قەزای شێخان بردومان کرد. لە 4ەم ڕۆژی ئۆپراسیۆنی سەر چیایگارە جگە لە شەڕ و پێکدادانی زەمینی فڕۆکە جەنگیەکانی تورکیا گوندی سیانێ و
چەند گوندێکی دیکەی سنوورەکەشیان بە سەختی بردومان کرد. لە 14 شوبات و لە ڕۆژی پێنجەمی ئۆپراسیۆنی چنگی دوودا وەزیری بەرگری تورکیا کۆتایی ئۆپراسیۆنەکەی لە چیایگارە ڕاگەیاند.